دیسیپلینی کلیسا واتە ڕێکارە پەروەردەیەکانی کلیسا بۆ یارمەتیدانی ئەو باوەڕدارانی کە لە ڕووی ئابووریەوە ڕەفتاری نابەرپرسانەیان هەیە پێویستە جۆرێک لە جۆرەکان دیسیپلینی کلیسایی بەسەریاندا پیادە بکەین. کاتێک بیر لە بنەماکە دەکەینەوە کە پۆلس بۆ گەلی سالۆنیکی نووسیوە بۆمان دەردەکەوێت کە بەگشتی کلیسای سالۆنیکی بە شێوەیەکی زۆر تەندروست گەورە بووە. هەر بۆیەش پۆلسی نێردراوی خوددا لە یەکەم نامەدا سپاسی خودای دەکرد بۆ باوەڕ و هیوا و خۆشەویستیان. هەروەها سپاسی خودای دەکرد بۆ ئەوەی باوەڕ و خۆشەویستیان هەر لە زیادبووندایە. هەروەها پێویستیان بە هەندێک یارمەتیم بوو. بەڵام کلیسا بەگشتی هۆکارێک بوو بۆ هەندان و نیعمەت و نمونەیەکی زیندوو بوو بۆ باشترین کۆمەلگا کە لەو ساتەدا بوونی هەبوو. بەڵام لەناو کلیسادا کێشەیەکان هەبوو. هەمیشە کێشە لە هەموو کلیساکاندا بوونی هەیە، هەتا لە هەر سەردەم و شوێنێکدا بێت. دەکرێت دەرکەوێت کەسانێک یان گروپێکی دیاریکراو کە سەرچاوی ئەم کێشانە بن. ڕوونەکە هەندێک کەس لە کلیسای سالۆنیکیدا هەبوون کە کێشەیان دروست دەکرد. بۆیە پۆلس ناچار بوو باسی ئەم بابەتە بکات و ڕوبەڕوویان بێتەوە. لە کلیسای سالۆنیکیدا کێشەکە مامەڵەکردنی نابەرپرسیارانە بوو لەگەڵ بابەتە دارایەکاندا. پۆلس ئەم بابەتانەی لە یەکەم نامەدا بۆ گەلی سالۆنیکی تاوتوێ کردووە. ئەم باسەشی لە یەکەم سالۆنیکی بەشی 4 ئایەتی 10 بۆ 12 هێناوەتە ئارە. دەڵێ لەگەڵ ئەوەشدا ئەی خوشک و برایان تکاتان لێ دەکەین کە زیاتر و زیاتر بەم شێوەیە بن. با ئامانجی ئێوە پەیڕەوکردنی ژیانێکی ئارام و هێمن بێت. سەرتان لە کاری خۆتاندا بێت و بەدەستی خۆتان کار بکەن. پۆلس بەردەوام دەبێت و دەفەرمێت وەک ڕامان سپاردوون تاکو بە لێوەشاوەیی بژین لەگەڵ ئەوانەی دەرەوە و پێویستان بە کەس نەبێت. یەکێک لەو شتانە خەیاڵی پۆلسی داگیرکرد بوو ئەوە بووکە خەڵکی ناو کلیسا نمونەیەکی باش نەبوون بۆ خەڵکی ناوەوە یان دەرەوەی کلیساکە. مەبەستی پۆلسیش ئەمە بوو کە لە قسەکانیدا خەڵکی دەرەوەی باس دەکرد. پۆلس لە ئاەتەکانی دیکەدا ئەم بابەتە دووبارە دەکاتەوە و تاوتوێ دەکات. دووەم سالۆنیکی بەشی 3 ئاەتەکانی 10 بۆ 12 دەڵێت تەنانەت کاتێک لەلاتان بووم بەڕاستپاردەیەکم پێدان. ئەوەی کار نەکات ناخوات. ئەوەی پۆلسی نێردراوی خوددا لێرەدا دەیکات ئەوەیەکە تەنانەت پێش یەکەم پەیام بۆیانی نووسیوە. دووبارە دەگەڕێتەوە باسی ئەو کاتە دەکاتەوە کە لەگەڵیان بۆ ئەو کاتێکە کلیسای تیادا دامەزراوە. کاتێک خەڵکی سالۆنیکی مەسیحیان ناسی و ئەو فێرکاری و پەروەردەیانی دەکرد ڕوونەکە کێشەی لەگەڵ هەندێک لەوانە هەبووە و بە شێوەیەکی زۆر ڕاستەوخۆ باسی ئەم کێشەی بۆ کردوون وتوێتی ئەگەر یەکێک لە ئێوە نەیوێت کار بکات ناتوانێت چاوەڕوانی ئەوە بکات کە خواردنی بدرێتێ. پێمان دەڵێت لێرە دەبێت لە بیرتان بێت کە بۆچی ئەمانم فێرکردن. کاتێک لەگەڵتان بووم بۆیە نابێت بەم فەرمانە گرنگی کتێبی پیرۆز بشکێنن کە دەیسەلمێنێت کە ئێوە بۆ مەسیحیان دژین. پۆلس بەردەوام دەبێت لە دووەم سالۆنیکی دووبارە لەسەر ئەم بابەتە دەفەرموێت ئێمە بیستومانە هەندێکتان بە تەمبەڵی دەژین و کار ناکەن و خۆتان لە کاروباری کەسانی دیکە هەڵدەقتێنن. واتە ڕوونەکە گوێڕایاڵی فەرمانەکە نەبوونە و ئەم کێشەیەش هەر بەردەوامە. دەڵێت بە ناوی عیسای مەسیحی خاوەنشکۆوە ئامۆژگاری و فەرمان بۆ کەسانە دەکەین کە بە هێمنی کار بکەن و نانی خۆیان پەیدا بکەن. ڕوونەکە کێشەیەک لەم بابەتەدا هەبووە. هەرچەندە کەنیسە بەگشتی بەرەو پێشەوە دەچوو و لە ڕووی ڕۆحیەوە بەردەوام گەشەی دەکرد و بە شێوەیەکی سەرسوورهێنەر شاید حاڵی مەسیح بوو بۆ ئەو کۆمەلگایە کە تێیدا ئامادە بوو. بەڵام لەناو ئەم کلیسایەدا هەندێک کەس هەبوون کە لە ڕووی ڕۆحیەوە پێ نەدەگەیشتن یان بڕیاریاندا بوو لە دەرەوەی ویستی خوددا بژین. لە دۆخی کلیسای سالۆنیکیدا بە پەیوەندی و نابەرپرسایەتی ئابووریەوە هەبوو. پۆلس درێژە بە قسەکانی دەدات و دەڵێت کاتێک ئەوان لەگەڵیاندا ئامادە بوون لێرەدا مەبەستی خۆیەتی واتە پۆلس و تیمۆساوس و سیلاس دەڵێت ئێمە وەک نمونەیەک بۆ ئێوە ژیاوین. بە واتایەکی تر ئێمە هەوڵمان دەدا لە پلەی یەکەمدا بژین کە فێرتان بکەین. بەردەوام دەبێت لە ئاەتی 7 و ئەم وتانە دەفەرمێت و پێیان دەڵێت ئێوە خۆتان دەزانن کە دەبێت چۆن لاسایی ئێمە بکەنەوە چونکە کاتێک لەلاتان بووین تەمبەڵ نەبووین. بە خۆڕایی نانی دەستی کەسمان وەرنەگرت بەڵکو شەو و ڕۆژ بە ڕەنج و ماندووبوونەوە کارمان کردووە تاکو نەبینە بار بۆ سەر کەس. ئەمە بۆ مانایە نییە کە پۆلس دژی ئەوە بووە کە هەر کەسێک دیاری یان شتێکی پێشکەش بە کەسێک یان بە خۆی یان بە یەکێکی تر لە نێرداوان کرد چونکە پێویستی بە خواردن و جلوبەرگ بۆ لە کاتێکدا ئەوان مزگەنی ئنجیلیان دەبەخشی. کاتێک نامەکەی بۆ فیلیپیەکان لە بەشی 4دا نووسی باسی ئەم بابەتەی کرد وتی تەنانەت کاتێک لە سالۆنیکیش بووم ئێستا بۆ ئەو خەڵکانە دەنووسم بەڵام بۆ فیلیپیەکانی دەنووسی و پێیوتن تەنانەت کاتێک لە سالۆنیکیش بووم
جارێک دیاریتان بۆ ناردبووم بۆ دابینکردنی پێداویستیەکان. ئەو لە ساڵۆنیکی لە نێو ناجوولەکەکاندا و باوەڕدارە نوێیەکاندا خزمەتی دەکرد. منیش نەمدەویست هیچ کامیان ئەو بڕواایە هەڵەیەیان لەلا دروست بێت کە ئەوان لەوێ بوون تەنها بۆ ئەوەی کە لە ڕووی مادیەوە گەلی ساڵۆنیکی بەکاربهێنن. پۆلس زۆر نیگەران بوو کە بێ باوەڕان وا تێبگەن کە پۆلس و خزمەتکارەکانی تر بۆیە لێرن چونکە دەیانەوێت شتێکیان لێ وەربگرن. بەڵام پۆلس دیاریەکانی لە باوەڕدارانی کلیساکانی دیکەوە وەردەگرت کە لە پاڵنەرە ڕاستەقینەکانی تێگەیشت بوون. پۆلس لەم بابەتەدا نمونەیەکی نایابی بەخشیوە دەنووسێت و پێمان دەڵێت کە دوای داوای شتێکیان لێ مەکەن کە خۆیان وەک خزمەتکار نەیان کردووە. ئەمەش بۆ خۆی بنەمایکی گەورەیە. دوای ئەوە دێتە سەر بابەتی دیسیپلینی کلیسا و دەڵێت ئەگەر کەسێک گوێڕایەڵی ئەو ڕاستپاردانە نەبوو کە لەم تازە هاتووە دیاری بکەن و تێکەڵی مەبن تاک و شەرمەزار بێت بە دوژمنی دامەنێن بەڵکو وەک برایەکە ئاگاداری بکەنەوە. لە هەر جێگایەکدا باسی بابەتی دیسیپلینی کلیسا لە کتێبی پیرۆزدا کرابێت ئامانجی ئەوە نەبووە کە مرۆڤەکان گۆشەگیر بکات یان کۆتوبەندیان بکات یان سزایان بدات بەڵکو بوو ئەوە بۆ یارمەتیان بدات بۆ گەیشتن بۆ خاڵی تێیدا تەوبە بکەن لەو ساتانەدا کە لەویستی خوددا دوور کەوتونەتەوە. بەڵام تێبینی ئەوەش دەکەین کە پێدەچێت پۆلس کەمێک بێزار بوو بێت چونکە پێی وتون کە من فێری ئێوەم کردووە لە کاتێکدا لەگەڵتاندا بووم و هەموو ئەم بابەتانم لە یەکەم نامەدا بۆتان نووسیوە و ڕوونەکە دەبێت دووبارە هەمان بابەت باس بکەمەوە لەم نامەیەدا بۆیە دەبێت ئەم بابەتە کۆتایی پێبێت. دیسیپلینی کلیسا هەنگاوێکە بۆ ئەوەی یارمەتی و کەسانە یان ئەو گروپانە بدات تاکو پێ بگەن لە مەسیحدا. ئێمەش دەتوانرێت بۆ هەر جۆرە گوناهێک بەکار بهێنرێت کە لە کلیسادا دەبێت ڕوبەڕووی ببینەوە لە ژیانی باوەڕدارەتیدا. پۆلس لە نامەیەکدا بۆ گەلی گەڵاتیا ئەم بابەتە ڕوون دەکاتەوە بە یەکێک بەشە بەهێزەکاندا دەبنێت کە ئێمە پێی دەڵێن چاکبوونەوەی ڕۆحی و دەڵێت خوشکان و برایان ئەگەر کەسێک تووشی گوناهێک بوو با ئەوەی ڕۆحانی کەسی ئاوا بە ڕۆحنەرمی ڕاست بکەنەوە. پۆلس هێشتا لەم نامەیەدا لە بەشی پێنجەمدا باسی کارەکانی جەستەی دەکرد بە وردی باسی دەکرد هەروەها باسی لە بەرهەمی ڕۆحی دەکرد باسی لە بەشی بۆ نمونە لە بەشی شەشەمدا دەڵێت ئەگەر کەسێکی باوەڕدار هەبێت کە بەسەر گوناهێک لەو گوناهانەدا زاڵ بێت کە تازە باسم کرد کە ڕنگدانەوەی کارەکانی جەستەیە ئێوەژەی ڕۆحانیەکان دەبێت بە ڕۆحێکی ئەزمونەیەوە کەسەکان ڕاست بکەنەوە. زۆر گرنگە وشەی ئەکت واسە ئەنجامدەرەکە بە شێوەیەکی کۆ بەکار بهێنرێت چونکە لەم بارودۆخەدا گرتەکە زیاتر لە کەسێکی ڕۆحی لەم کارە ئەنجام دەدەن. پۆلس شەرحەکەی تەواو دەکات و دەڵێت سەیری خۆشت بکە ئەوە نەک تۆش تاقی بکرێتەوە. ئەم شتە زۆر ڕاستە کاتێک مامرە لەگەڵ گوناهی کەسێکدا دەکەیت چونکە خۆشت ڕۆژگارێک گوناه لە ژیان تا هەبووە. بۆ نمونە کەسێکی باوەڕدار کە حەوڵ دەدات یارمەتی باوەڕدارێکی دیکە بدات بۆ ئەوەی بەسەری ئالوودەبوونی خۆی یا مادە هۆشبەرەکاندا زاڵ بێت. ئەو کەسە دەیەوێت یارمەتی بدات خۆشی ڕۆژێک لە ڕۆژان ئالوودە بووە. بەڵام کێشەکە لەوەدایە ئەوەی کە یارمەتی براکەی بدات خۆشی بکەوێتەوە ناو ئەو گوناهە. دانایەکی گەورە لە مەداهەیە کە پۆلس دەیڵێت دەکرێت ناوی بنین تەداخولکردنی کتێبی پیرۆز کاتێک دەفەرموێت سەیری خۆشت بکە نەوەک تۆش تاقی بکرێتەوە باری یەکتری هەڵبگرن و بەم شێوەیە شەریعەتی مەسیح بهێن نەدی. لێرەدا بەو ئاراستەیەدا دەبینین کە بڕیارە لە پشت هەر جۆرە دیسیپلینێکی کلیسایی بێت. تۆ یارمەتی کەسێک دەدەیت و بارگرانیەکەی لا دەبێت و یارمەتی دەدەیت. یارمەتی دەدەیت بارگرانیەکەی بە شێوەیە کە دووبارە بگەڕێتەوە بۆ سەر ڕێچکە ویستی خوداوەند. پرسیارەکەمان بۆ تێفکرین و جێبەجێکردن ئەمەیە. هەندێک لەو هەنگاوە سەرەتاییانە چین کە بڕیارە سەرکردە ڕۆحیەکان بیگرنە بەر بۆ ئەوەی بتوانن یارمەتی باوەڕداران بدەن بۆ هەڵگرتنی بەرپرسیارەتی ئابووری پێشەوەی پەنا بۆ دیسیپلینێکی کلیسایی ببن. هەرچەندە پرسیارەکە لێرەدا باس لە بەرپرسیارەتی دارایی یان ئابووری دەکات بەڵام مەسەلەکە لێرەدا دەکرێت هەر جۆرە تاوانێک بگرێتەوە. بەوەی پۆلس لێرەدا کردوێتی ئەوەیە کە هەمومان بڕیارە پرسیار بکەین ئەویش ئەوەیە کە ئێمە پەیوەندی بکەین و باسی کێشەکە بکەین. پۆلس نەک تەنیا جارێک باسی ئەم کێشەی کردووە بەڵکو 2 جار یان 3 جار بەڵام دواتر دەڵێت ئێستا دەبێت هەنگاو بنین بۆ ئەوەی کە ئەم کەسە دەست بکات بە هەستکردن بە تاوانباری و شەرمەزاری لە بەرامبەر ئەو کارە هەڵانی کە دەیکات ئەوەی بتوانین یارمەتی بدەین دووبارە بگەڕێتەوە بۆ وشەی خوددا. زۆر کات ڕەنگە ئەنجامەکەی ئەوە بێت کە ئەم کەسە کلیسا بەجێ پێڵێت و ئەمەش ڕنگدانەوەی نەرێنی هەبێت چونکە دەرفەت نادات بە کەس یارمەتی بدات بۆ گەڕانەوە. لە هەندێک بارودۆخی تریشدا ڕەنگە بەهۆی نەزانیەوە ڕوویدابێت. هەندێک جار مرۆڤ ئاگاداری دەرەنجامەکەی کێشەکانی نییە
بەڵام کەسانێکن کە دەتوانن بە شێوەیەکی ئەرێنی و جیاواز مامەڵە لەگەڵ دیانانە بکەن. لەم بارودۆخە هەستیارانەدا وەک ئەم کەسە پێویستە میهرەبان و ژیر بین و داوا لە خوددا بکەین کە بە خۆشەویستی و ڕوبەڕووی ئەم بارودۆخە ببینەوە. بەرپرسایەتی ئابووری یان مادی یەکێکە لەو بابەتانەی کە پۆلیسی نەدراوی خوددا ئامۆژگاریمان دەکات کە بە شێوەیەکی یەکلاکەرەوە مامەڵەی لەگەڵدا بکەین، بەڵام بە خۆشەویستیەوە. بۆیە با جارێکی دیکە بیری ئەم بنەمایە بکەوینەوە کە دەڵێت بۆ یارمەتیدان بە باوەڕدارانەی کە لە ڕووی ئابووری و ڕەفتاری نابرپرسیارانە دەکەن پێویستە جۆرێک لە جۆرەکان دیسیپلینی کلیسایی لەسەریان پیادە بکرێت.